میوەی زۆر زۆر خۆشیان لێرە دانەوە کۆ ساعیبەکەی ساعیبینیە بە قاپدایان نایە بەچی سەدایان نایە چەند جوانە تەماحی دەستێ بخۆی بکەم ساعیبی کا لێرە نییە گەردەرمان ئازا بکەن خوا بەس چ بکەین کابرا لێرە نییە ئێرشاوە بە جێشتێ سپاس دەکەم زۆر زۆر خۆشە وەرە لەگەڵم ئەوە کای لۆ کەس لێرە نییە ئەوجا ئەوە ئاخری دەرەجەی 3000 یعنی ئەوی زۆر زۆر بە قۆڵ بی 3000 یاڵە بزانم هەروە دەڕا 2631 2600 نا 600 ئاخری دەرەجەی 3000 یعنی هیچم نەما لەوەی تاوەکەم یعنی بە قۆتیش بم زۆر